حکوومەتی هەرێم کەمکردنەوەی خەرجیەکان و پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی ڕاگەیاند و بڕیارە هەفتەی داهاتووش دابەشکردنی موچە دەست پێ بکاتەوە. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت لەگەڵ گۆڕان و کۆمەڵدا کۆبوونەوە و بەپێی زانیاریەکانیش هیچ ڕێکەوتنێکیان نەکردووە. پێشمەرگە و هۆزە عەرەبەکان لە میحوەری مەخموور هێرشیان کردە سەر داعش و گوندێکیان کۆنتڕۆڵ کردەوە. سڵاوتان لێبێت بۆ یەکەم جار لە ستۆدیۆکانی NRT لە هەولێرەوە پانۆراماتان پێشکەش دەکرێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا لە مەودووە موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت و موچە نەدراوەکانی ساڵی 2015 و بەشێک لە موچەی فەرمانبەرانی هەرێم وە قەرز لای خۆی پاشەکەوت بکات. ئەنجومەنی وەزیران سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکان و پارێزگارەکانیشی ڕاستپارد نرخی کاڵا و شتومەک و خۆراک و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان لە سەرجەم بوارەکاندا کەم بکەنەوە و بڕیارەکانیش لە یەکی ئەم ساڵەوە دەخرێنە بواری جێبەجێکردنەوە. بە پێی زانیاریەکانی NRT موچەی فەرمانبەران بە ڕێژەی لە 15 بۆ لە 125 و موچەی پلە باڵاکانیش بە ڕێژەی لە 175 پاشەکەوت دەکرێت. هەر بە پێی زانیاریەکان لە هەفتەی داهاتووە دەست دەکرێت بە دابەشکردنی موچە.